هیچم نییە بیشارمەوە ئەو شانۆیی لە شاری سلێمانیدا نمایش دەکرێت و هاوڵاتیان پەیتا پەیتا ڕووی تێدەکەن. شانۆیەکە دەقێکی ئەدەبیە کە لەلایەن نووسەری ئیتاڵی پاولۆ جینۆڤیسیەوە نووسراوە و پێشتر کراوەتە فیلم و ئێستاش لەلایەن ڕێژەن جەمال دەرهێنەری گەنجەوە کراوە بە شانۆیەک و ئێواران لە سلێمانیدا لەلایەن چینێک لە گەنجانی هونەرمەندەوە نمایش دەکرێت. شانۆیەکە تیشک دەخاتە سەر تەکنەلۆژیا و پەیوەندی بە ژیانی تایبەت و پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە بە جۆرێک کەسەکان خاوەنی نهێنی گەلێکن کە ئەکرێت لە هەر ساتێکدا ژیانیان ئاوەژوو بکات. چیرۆکیم ئیشەماگە بە کورتی باسی کەم کۆمەڵێک برادری 25 ساڵەکە بەیەک و زمانێکە برادرن شەوێک لە شەوەکان لە ماڵ یەکێکیان کۆ بنەوانێ لەوێ بڕیاری ئەیەن کە یاریە بکەن کە یاریەکە بریتە لەوێ هیچ کەسێک کە جەڕێ سەریان نامەیەکی بۆ هاو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو کەسە بە بەرچاوی هەموو برادرەکانیەوە نامەکە بکاتەوە یان جوابی پەیوەندیەکە داتەوە. ئەم یاریکردن سەرەتا و گشتێکی زۆر سەحی و هاکەزایی سەیرەکرێ بەڵام هەمیانە خاتە بەر یاریشی مەترسیدا بەر چارەنووسێکی مەترسیدار کە چارەنووسی هەموو خێزانەکان ئاوەژووە کاتەوە. لە کاتێکدا لە کللتوری ڕۆژهەڵاتدا کەمتر ڕێگە بۆ خانمان خۆش دەکرێت تاکو لە هونەر و سینەما و شانۆدا ڕۆڵ ببینن نیوەی ئەکتەرە شانۆییەکانی هیچم نییە بیشارمەوە خانمان بوون. بێگومان تۆ لە وڵاتێکی کە کۆمەڵایەتیە بەم شێوەیە وەکو ئێمە کوردستان ئەو شتانە قورسن و بەڕاستی بۆ ئافرەت دووجار قورسە هەم لە ڕێگەی ماڵەوە تۆ پڕگەی بۆ پرۆڤە چەند سەعات لە پرۆڤەیە بەڕێەکەی ناچاری دوای لە ماڵەوە هەنێک کەسەی لەوە تێناگات تۆ 4 سەعات چیەکە یاڵن 4 سەعات تۆ بۆ ئەم سەعات و نیوەیە کە دوای 4 مانگ عەرزەکەی بێگومانم پێویستی بە ڕوونکردنەوەیە پێویستی بە ئازایەتی خۆتە پێویستی بەوەیە کە تۆ متمانی خێزانەکە و بەدەستبێنی بۆی بتوانن ئەمە ئەو هینە و بەنێو متمانەیە. کات و ساتی پرۆڤەکردن و ڕاهێنانی ئەکتەرە شانۆییەکان هاوکات بۆ لەگەڵ سەپاندنی کەرەنتین و قەدەغی هاتوچۆ لە شاری سلێمانیدا ئەمەش بۆ خۆی ئاستەنگێکی زۆری دروست کردووە بەڵام ئەوان کۆڵیان نەداوە و بەردەوام بوون. ئێمە ڕۆشتین لەگەڵ ڤایرۆسەکە ڕۆشتین ئەو کاتانی کە قەدەغی هاتوچۆ بوو لە سلێمانی ناچارە بووین بۆستین هەندێک جار ڕیسکمان بە ژیانی خۆمانەوە کرد کە ئاچینەوە بۆ پرۆڤە نەمانەزانی چۆن لەو تیمانەی هێزەکانی ناوخۆ تێبگەێنین کە ئێمە چین بۆ پرۆڤە چونکە زۆر جار باسم کردو خەڵک نێتوانانی بچێ پێداویستی ژیانی ڕۆژانەی دابین کە ئەنجاوی کە تۆ پرۆڤە بکەیت ئەو سەختیانەمان تێپەڕان. بە وتلی دەرهێنەر ئەم دەقە ئەدەبیە پێویستی بە گونجاندنێکی ئەوتۆ نەبووە تاکو بینەرانی کوردی لی تێبگەن بە حکمی ئەوەی کێشە و پەیوەندی نێوان تەکنەلۆژیا لەگەڵ ژیانی تایبەت و کێشە کۆمەڵایەتیەکانی خەڵکدا لە ئێستادا کێشەیەکی جیهانیە و هەموو کەسێک خۆی تێدا دەبینێتەوە. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.